ئایا هەستی کوردبوون لە ناو کووردا یاخود هەستی نەتەوایەتی دیاردەیەکی نوێیە؟ لەگەڵمان من بۆ قسەکردن لەسەر ئەم پرسیارە گرنگە. لەناو ئەو پەرتوکانی ئەمڕۆ لە جیهاندا لەسەر کورد نووسراون، مرۆڤ کاتێ ئەو پەرتوکانە دەخوێنێتەوە ناتوانێت جگە لە شوانێکی داما و زیاتر هیچی تر لە هەزریدا وێ نابکات. لەوانەیە ئەو پەرتوکانی کە لە ڕۆژئاوا نووسراون باشتر بن، بەڵام ئەوانەی کە لە عێراق، ئێران، سووریا، تورکیا و ئازەربایجان نووسراون ئەوانە هەشتێکی ترن. بەپێی ئەو پەرتوکانە کورد نەتەوە نەبووە هەتاوەکو هەسی نەتەوەی هەبێت. بەو جۆرە بەپێی ئەو بۆچوونەی کە ئەمڕۆ لەسەر کورد گەڵاڵە بووە، هەستی نەتەوەیی تا سەردەمانێکی درەنگ لە ناو کووردا نەبووە و زۆر جاریش دەڵێن لە ژێر کاریگەری ناسیۆنالیزمی ئەوروپیدا ئەو هەستە دروست بووە. جا با بزانین ئەم بۆچوونانە تا چەند ڕاستن. زۆربەی توێژەرە ڕۆژئاویەکانی بواری لێکۆڵینەوەی کوردی کە هەندێکیان دۆستی کوردیشن بانگەشەی ئەوە دەکەن کە گوایە شەرەفخانی بدلیسی کە لە ساڵی 1543دا لەدایک بووە یان ئەحمەدی خانی کە لە ساڵی 1650دا لەدایک بووە کۆنترین کوردن کە هەستی کوردبوون بە نووسین بخەنە ڕوو. بۆ نمونە ماکدواڵ دەڵێت هەستی جیاوازی ڕەگەزی بە شێوەی دەربڕینی نووسین لە ناو کووردا نەبوو هەتاوەکو سەدەی 17هەم لە مەموزینی ئەحمەدی خانیدا. توێژەرێکی تر بە ناوی ئیپل بۆچوونێکی هاوشێوە دەدات کاتێک کە دەڵێت دوو کاری گەورەی وێژەی کوردی سەدەکانی 16 و 17 بریتین لە شەرەفنامە کە مێژووی دەوڵەت و میرنشینە کوردیەکانە و بە کوردی نووسراوە لەگەڵ مەموزین کە داستانێکی شێریە بە کوردی نووسراوە. ئەم دوو کارە بوونەتە بناغەی دروستکردنی ناسنامەی کوردی و بناغەی کولتوری و مێژوویان دابین کردووە بۆ دەرکەوتنی ناسیۆنالیزمی کوردی نوێ. هەردووکیان وەک ئەوانی تر قسەیان لەسەر جیاوازی کوردی و ناسنامە کردووە. ئەم دوو توێژەرە بەمەبەست ئەو بۆچوونە نانووسن، بەڵکو ئەوان میراتگیری ئەو توێژینەوە نازانستیە بێبناغانن کە لە سەرەتای سەدەی 20دا لەسەر کورد کراوە. بەو جۆرە ئەو بۆچوونەی کە گوایە هەستی جیاوازی ڕەگەزی بە نووسین هەتاوەکو سەدەی 17هەم لای کورد نەبووە بە شێوەیەکی فراوان قبول کراوە. تەنانەت هەندێک دەڵێن کورد تەنها خەڵکانێکی کۆچەر بوون کە هەرگیز دەوڵەتی خۆیان نەبوو، دەربڕینی نیشتیمان پەروەریان نەبووە تەنانەت لە سەدەی 19دا. بۆ نمونە سەبارەت بە پێشنیازی بوونی نیشتیمان پەروەری کوردی لە سەدەی 19هەمدا ڕێینهۆڵد شیڤەر دەڵێت نیشتیمان پەروەری وەک بیرۆکەیەکی ئەوروپی گوێزراوە دەردەکەوێت بۆ کۆمەڵگەیەکی ڕەوەندی کە هەرگیز وڵاتی خۆیان نەبووە چجای حکومڕانیەکی یەگرتوو. بەپێی شیڤەر هەستی نیشتیمان پەروەری لە ناو کۆمەڵگەیەکی ڕەوەندی وە کووردا کە هەرگیز وڵاتی خۆیان نەبووە لە ئەوروپی وەرگیراوە و لای کورد نەبووە. واتە بەپێی ئەم توێژەرە لە سەدەی 19هەمیشدا ئەو هەستە لای کورد نەبوو. کەواتە زۆربەی ئەو پەرتوکانە پێیان وایە کە هەستی کوردبوونی جودایی نەتەوەی بە نووسین لە سەدەی 17هەمەوە دوای ئەحمەدی خانی دەستی پێکردەوە. بەڵام پرسیارەکە ئەوەیە کە سەرچاوی زانیاری ئەم ئەوروپیانە لەکوێوە هاتوو. بناغی ئەو مێژووە لە سەرەتای سەدەی 20مەوە لە ئەوروپادا ڕێژاوە، بەڵام هەندێک جار خۆشمان لەوەدا بەشدار بووین. بۆ نمونە توێژەرێکی کورد بە ناوی پرۆفیسۆر ئەمیری حەسەنپور کە لە ساڵی 1985دا پەرتوکێکی دەرکردووە لەسەر زمانی کوردی و ناسیۆنالیزم بووە بە سەرچاوی نوێ بۆ ژمارەیەکی بەرچاو لە توێژەرە ئەوروپیەکە. پەرتوکەکە لەژێر ئەم ناونیشانەدا نووسراوە: Nationalism and Language in Kurdistan. لەوێدا ئەو بەڕوونی دەڵێت کە بیرۆکەی نەتەوەی کورد جودا لە نەتەوە باڵادەستەکانی تورک، فارس و عەرەب کە لە جەنگدا بێت لە تەکیاندا بۆ یەکەم جار لەلایەن ئەحمەدی خانی لە مەموزیندا لە ساڵی 1693 بۆ 1694 نووسراوە. کەواتە بەشێک لە سەرچاوی ئەوروپیەکان
کارەکانی پرۆفیسۆری کۆچکرد و ئەمیری حەسەن پور بووە. دیارە هیچ گومان لەوەدا نییە کە ئەم پرۆفیسۆرە کەسێکی بەتوانا بووە و دڵسۆز بووە و هیچ مەبەستێکی لەمەدا نەبووە. ئەو بۆچوونەکانی لەسەر سەرچاوە گەڵاڵە کردووە. کۆنترین سەرچاوەش کە لای ئەو بووە کارەکانی ئەحمەدی خانی بووە. و ئێمە نامانێ لۆمەی ئەم پرۆفیسۆرە کوردە بکەین، بەڵام لەکوێدا لاوازی هەبێ دەستنیشانیەکەین بە ئامانجی خزمەتی تێگەیشتن لە خۆمان و لە فەرهەنگمان. پرسیارەکە ئێستا ئەوەیە، ئایا سەرچاوەی دێرینتر هەیە کە هەستی کوردبوونی تێدا تۆمارکرا بێ؟ هیچ گومان لەوەدا نییە کە ئەحمەدی خانی ئەو هەستەی زۆر بەڕوونی خستۆتە ڕوو. ئەو لە مەموزیندا ئاماژە بەوە دەکات کاتێک کە دەڵێت گەردێ هەبووە ما اتفاقك وێگرا بکرامە ئینقیادك ڕۆم و عەرەب و عەجەم تەمامی هەمیاژمە تا دکرد وڵامی تەکمیل دکردمە دین و دەوڵەت تەحتیل دکردمە علم و حکمەت. بەڵام نزیکی 700 ساڵ پێش ئەحمەدی خانی شاعیرێکی تری کورد بە زمانی عەرەبی هاوشێوەی ئەو هەستەی دەربڕێوە. ئەم شاعیرە کوردە ناوی حەسەنی کوڕی داودی بەشنەوی کوردیە و لە نێوان سەدەی دێم و 11 داژیاوە. ئەم پیاوە خەڵکی باکووری کوردستان بوو و لە سای دەوڵەتی دۆستەکی کوردی داژیاوە کە یەکێک لە دەوڵەتە هەرە بەهێزەکانی کورد بووە. ئەم دەوڵەتە لە ناوچەکانی باکوور و ڕۆژهەڵات و باشووری کوردستان تا مووسڵ حکومڕانیان کردو. سەردەمانێک هێندە دەسەڵاتیان فراوان بوو کە پەیوەندیەکی بەهێزیان لەگەڵ دەسەڵاتەکانی ئەو سەردەمەی وەک ڕۆمی بێزەنتی و دەوڵەتی فاتیمی و خەلیفەی عەباسیدا هەبووە. ئەم شاعیرە خۆی بەشنەوی بوو و هۆزەکەیان خاوەن و حکومڕانی قەڵای فنک بوون لە باکووری کوردستان. گرنگی شێعرەکانی حەسەنی بەشنەوی ئەوەیە کە بەڕوونی نەتەوەی کورد لە عەرەب و فارس جودا دەکاتەوە و شانازیش بە بنەچە کوردیەکەی خۆیەوە دەکات و ئاگایی بە ململانەی نێوان کورد لەگەڵ عەجەم و عەرەبدا دەخاتە ڕوو. حوسەینی بەشنەوی لە دێڕێکدا دەڵێت کە بەشنەویەکان پشتگیری لە دەوڵەتەکەی باز دەکەن لە بەرچاوی عەجەم و عەرەبدا، کاتێکە لە شعرێکدا دەڵێت البەشنەویە ئەنصار لدەولەتیکم وليس في ذا خفا في العجم والعربي. بەشنەویەکان پشتگیری لە دەوڵەتەکەتان دەکەن و ئەوە لە عەرەب و عەجەم شاراوە نییە. هەروەها ئەو بەشانازیە و باز لە کوردبوونی خۆی دەکات کاتێکە دەڵێت مەفاخر الكرد في جدودي ونخوة العرب في انتسابي. باپیرانم هەڵگری شانازیەکانی کوردن، مەرداتی عەرەبیش لە ڕەچەڵێکماندایە. لێرەدا شانازی بە بنەچە کوردیەکەیەوە دەکات و ئەویش دووپاتی ئەو تیۆریە باوە دەکات کە لە سەردەمی ئیسلامدا هێنرا بۆ کایەوە گوایە کورد لە بنەچێکی عەرەبیەوە هاتووە. ئەویش تیۆریکی هاوشێوەی تیۆری ئاریەکانی ئەم سەردەمە بوو کە هیچ بنەمایەکی نەبوو، بەڵام بۆ ئەو سەردەمە بە زانستی دادەنرا. بەشنەوی لە شعرێکی تردا دەڵێت نحن الذؤابة من كرد بن صعصعة من نسل قيس لنا في المحتد الطول. ئێمە ئەشرافی کوردی کوڕی سەعسەعین، نەوەی قەیسین و دەستێکی باڵامان لە جوامێریدا هەیە. لێرەدا دیسان بەشنەوی شانازی بە کوردبوونیەوە دەکات. بەڵام لە هەورامان شاعیرێکی تر هەیە کە پێش بەشنەوی ژیاوە و لە ساڵی 1935دا لەدایک بوو و لە ساڵی 1970دا کۆچی دوایی کردووە. ئەو خەمی خۆی دەخاتە ڕوو لە هەوڵی پاراستنی ئایدی کورداندا و دەڵێت سەرهەنگ داودان سەرهەنگ داودان ئەسکە ناممان سەرهەنگ داودان چەنی ئێرمانان مەگێڵم هەردان مەکۆشم پەرێ ئاین کوردان. من کە سەرهەنگی داودانم و ناوم سەرهەنگی داودانە، لەگەڵ مریدەکان و هاوڵانی خۆمە بە هەموو شوێن و هەردێکدا ئەسوڕێمەوە کۆشینەکەشم بۆ ئاینی کوردان. سەرهەنگی داودان وەک کەسێکی یارسانی و خاوەن ئاینێکی کوردی بە ئەرکی خۆی زانیوە کە کێو بە کێو لەگەڵ هاوڵانیدا بگەڕێ و ئەوەش بە ئامانجی پاراستنی ئاین و فەرهەنگی کوردان بووە. ئەم زاتە مەزنە ئەمڕۆ گۆڕە پیرۆزەکەی لە هەورامانە و لە بەرنمەیەکدا بە تایبەتی سەردانی ئەو گۆڕە پیرۆزەم کردووە. کەواتە نمونونەکانی وەک بەشنەوی و باوە سەرهەنگ ئەوە دەردەخەن کە هەستی نەتەوەی بەڕوونی هەبووە و تەنانەت هەستی پاراستنی ئاینی تەوەی کوردیش زیاتر لە 1000 ساڵ لەمەوبەر بەڵگەی لە پشتە. وەک ڕوون بووە
زۆربەی بۆچوونەکانی ئەمڕۆ کە لە ئارادان لەسەر ئەم بابەتە متمانەیان کردوتە سەر چەند بەڵگەیەکی سنووردار. بۆیە لە سەدەی ڕابردوودا هەمیشە بۆ ئەم بوارە پەنایان بۆ مەموزین بردووە. دیارە ئەحمەدی خانی خۆی کەسایەتیەکی زۆر مەزنە و وا کارەکەشی مەموزین کارێکی گرنگە، بەڵام وەک ڕوون بووە سەرچاوەی زۆر دێرینترە هەیە لەو کارەی ئەحمەدی خانی. ئێستاکە با سەیری چەند نمونێ بکەین کە پێش کارەکانی بەشنەوی و باوە سەرهەنگی دەودانیشن. وەک ئاماژەم پێکرد، هەستی کوردبوون و شانازی بەخۆ و هوشیاری بە فەرهەنگ و شارستانیەتی خۆ لە ناو کووردا زۆر دێرینترە لەوەی کە ئەمڕۆ دەبینرێت. لە سەدەی نۆهەمی زاینیدا دەریای زانین و زانست ئەبوو حەنیفەی دینەوەری کە لە ساڵی 828دا لەدایک بوو و لە ساڵی 896دا کۆچی دوایی کردووە، مێژووی کوردی نووسیوە لە پەرتووکێکدا بە ناونیشانی ئەنسابل ئەکرات، واتە ڕەچەڵەکەکانی کورد. پەرتووکەکە بزرە، بەڵام سەرچاوی یەکلاکەرەوە لەسەربوونی هەیە، واتە دینەوەری زیاتر لە 1100 ساڵ لەمەوبەر وەک کوردێکی دینەوەری کە نزیک کرماشانە مێژووی نەتەوەکەی خۆی نووسیوە. ئەوەی گرنگە لێرەدا ئەوەیە کە کاتێک ئەندامی نەتەوەیەک مێژووی نەتەوەکەی دەنووسێت، ئەوە هیچ گومارێک ناهێڵێتەوە کە بەنووسین هەستی کوردبوون زیاتر لە 1100 ساڵە لە ئارادا بۆ و بۆچوونەکان لەسەر کورد لەم بوارەدا بە تەواوی هەڵەن. هەر یەک لەم بەڵگانە جیهانێکی کوردەوانیمان نیشان دەدات کە تا ڕادێک پێی نائاشناین و ئەوەمان بۆ ڕوون دەکاتەوە کە ئەو ڕوخسارەی ئەمڕۆ لە هزرماندا دروست بووە بەرهەمی تێگەیشتنی خۆمان نییە، بەڵکو ئەنجامی ئەوە ڕوخسارە دروستکرا و هەڵبەستراوەیە کە بۆ مەبەستی سیاسی بۆمان دروستکراوە. لە ڕاستیدا زانایەک هەیە کە کوردیش نییە زیاتر لە 1100 ساڵ لەمەوبەر ئەم بابەتەی زۆر بە جوانی بۆ ڕوون کردوینەتەوە. ئیبن وەحشیە کە لە ساڵی 930 زاینیدا کۆچی دوایی کردووە، ئەویش ئاماژە بەو ڕاستیە دەکات. ئەو قسە لەسەر کورد و کلدانی دەکات و ئەو خۆی کلدانی بوو و ئاماژە بەوە دەکات کە چێبڕکێ هەبووە لە نێوان کلدانی و کووردا لەسەر خاوەندارێتی زانست لە مێسۆپۆتامیادا. ئیبن وەحشیە سەبارەت بەمە دەڵێت ئەوان بانگەشەی ئەوە دەکەن کە لەنەوەی بێنوشادن و کتێبەکانی ئادەمیان هەیە لەسەر کشت و کاڵ سڵاوی خوای لێبێت، وە کتێبی سەفریس و کوسامی. هەروەها ئەوان بانگەشەی ئەوە دەکەن کە ئاشنای حەو کتێبەکە و کتێبی سەید داواناین. ئەوان بانگەشەی ئەوە دەکەن کە جادوو تەلیسم دەزانن، بەڵام وانە. ئەوان ئەو زانست و هونەرانەیان لە کردانیەکانەوە وەرگرتووە. کردانیەکان لەوەدا لە پێش ئەوانەوە بوون، لەبەرەو هۆکارە هەمیشە ناکۆکی لە نێوانیاندا بوو. ئەم بابەتە نزیکی 1100 ساڵ لەمەوبەر نووسراوە. ئیبن وەحشیە دەڵێت کوردەکان خۆیان گەڕاندۆتەوە بۆ کەسایەتێکی مەزنی ناسرایی مێسۆپۆتامیا بە ناوی بێنوشاد. جگەلەوە ئەوان گوتویانە کە زانست لە بنەچەدا بە زمانی ئەوان نووسراوە و خۆیان بە خاوەنی شارستانیەتی ناوچەکە و مرۆڤایەتی داناوە. ئەمەش هەر بە قسە نەگوتراوە، بەڵکو بە نووسینیش. لەبەرەوەی کە ئیبن وەحشیە خۆی دەڵێت کە پەرتووکی کوردی وەرجێڕاوە بۆ زمانی عەرەبی، واتە ئەم زاناکردانیە بۆچوونەکانی کوردی لە پەرتووکی کوردیەوە وەرگرتووە. ئەگەر ئەندامانی نەتەوەیەک شانازی بە نەتەوە بە کەلەپوریانەوە نەکەن، چۆن بەو شێوەیە ئاماژە بە منەسەی خۆیان دەکەن. جگەلەوە بەوتە ئیبن وەحشیە کێبڕکێی نێوان کورد و کلدانەکان لەسەر خاوەندارێتی شارستانیەت بوو. بوونی کێبڕکێ لە نێوان دوو نەتەوەدا واتە هەستی نەتەوایەتی نەکەر هەبوو، بەڵکو هەستێک بووە کە خاوەندید و بۆچوونی تایبەت بە خۆی بوو. و ئەندامەکانی ئەو نەتەوەیە ئاشنای ڕابردووی خۆیان بوون و داکۆچیان لە ڕابردووی خۆیان کردووە و فەرهەنگی خۆیان بەهی نەتەوەکەیان دانا. وەک سەرنجدرا کاتێک دەچینە دەرەوەی چوارچێوەی ئەو تێگەیشتنە بێبناغەیی ئەمڕۆ، ئەوە ڕوخسارێک تەواو جیاواز دەبینی، نەتەوەیەک کە شانازی بە خۆی و بە مێژوو بە فەرهەنگەکەیەوە کردو. ئەم هەستەش تایبەت نەبووە بە ناوچەیەک یا زاراوەیەک،
بەڵکو لە سەردەمی جیاواز و لە ناوچە و زاراوەی جیاوازدا دەکەوێتە ڕوو. بۆ نمونە نزیکی 600 ساڵ لەمەوبەر شاوەی سقولی کە کەسایەتێکی هەورامی و خەڵکی نزیکی مەریوان بووە لە کڵامێکدا شانازیەکی گەورە بە کوردبوون دەخاتەڕەوە. شاوەی سقولی لە دایکبووی ساڵی 1407 بە شانازیەوە باز لە کوردبوون و گەڕانەوەی بۆ ڕێگ و ڕیشێکی ئەفسانەی پاڵەوان دەکات. ئەو بە زاراوی هەورامی شعرەکەی نووسیوە و دەڵێت: ئەسڵە منجە کورد، ئەسڵە منجە کورد، بابۆم کوردەنان، ئەسڵە منجە کورد، من ئەو شێرەنان چەنی دەستەی گورد، سلسلەی سپای زەحاک کردم هورد. واتە من بنەچەم کووردە و باو باپیرانم کووردە و لە ڕەگەسی کوردم، منە و شێرم کە لەگەڵ کۆمەڵێکدا سوپای ئەژدەهاکمان ورد کرد. لێرەدا شاوەی سقولی بە نزیکی 300 ساڵ پێش ئەحمەدی خانی بەڕوونی بە زاراوەی هەورامی شانازی بە بنەچە کوردیەکەوێ دەکات. لە هەمان کاتدا ئەو لەو شعرەدا ئاماژە بە چیرۆکێکی ئەفسانەی بنەچەی کوورد دەکات. ئەو لە ڕێگای ئەو ئەفسانەیەوە کە ئەو کاتە و هەتاوەکو سەدەی 20 باو بووە باسی بنەچەی کورد دەکات. ئەفسانەکە دروستبوونی نەتەوەی کورد دەگەڕێنێتەوە بۆ بنەچەیەک کە گوایە کورد لەوانە دروست بووە کە لە دەستی ئەژدەهاک ڕزگار کراون و لە چیاکاندا زیادیان کردووە و ئەو پێشی وا بووە کە کورد سوحاکی لەناو بردووە و وەک شانازیەک بە چیرۆکی دروستبوونی نەتەوەکە و هەروەها لە ناوبردنی ئەژدەهاک لەلایەن هاوخوێنە کوردەکانیەوە دەخاتەڕوو. هەر لەبەر ئەم تێگەیشتنە هەڵەیە کە ئەمڕۆ زۆرجار ئاماژە بە سەلاحەدینی ئەیوبی دەکرێت، کەسێک لەولاوە بۆ داکۆچیکردن لەم سەرکردە مێژوویە دەڵێت سەردەمی سەلاحەدین نەتەوە نەبووە و بابەتێکە بێمانا بووە بۆ ئەو سەردەمە. بەڵام کاتێک سەیری سەرچاوەکان دەکەین بۆمان دەردەکەوێت کە ئەم بۆچوونە بێبناغێ و زیاتر خەیاڵات و ڕوانگەی ئەمڕۆیە بۆ ئەو ڕابردووە. لە ناو بنەماڵە حکومڕانە کوردەکانە بەڵگەکان وانیشان دەدەن کە کوردبوون فاکتەرێکی گرنگی کۆکردنەوەیان بووە بە یەکەوە. لە سەدەی 12هەمی زاینیدا هەندێک بەرهەڵستی هەبوو لە ناو میرەکاندا بەرامبەر دانانی سەلاحەدینی ئەیوبی بە وەزیری فاتمیەکان. کەسایەتێکی کورد کە ناوی ئیسای هەکاری بوو جرادیکردنەکەی ڕاگرت. ئیسای هەکاری بەیەکێک لە میرە کوردەکانی گوت کە ناوی قوتبەدین یەناڵی هەزەبانی بوو: بە هەر حاڵ تۆ و سەلاحەدین هەردووکتان کوردن و ئێوە ڕێنادەن کە دەسەڵات بچێتە دەستی تورکان. میرە کوردەکە ئەو پێشنیازەی قبول کرد و ئەو بۆچوونە کاریگەری لەسەردانە. ئەمە نیشانی دەدات کە هەستی یەگرتووی کوردی و هوشیاری بەوەی کە دەسەڵات لە دەست کووردا بوو و کوردبوون فاکتەرێکی گرنگ بووە بۆ کۆکردنەوەیان. ڕووداوێکی گرنگی تر بە ڕوونی سروشتی کوردانەی بنەماڵەی ئەیوبیەکان دەخاتە ڕوو کاتێکە سوڵتانی کوردی ئەیوبی میسر ئەلساڵح کۆچی دوایی کرد و کوڕەکەی تورانشا چووە جێگەکەی. لەبەرەوەی کە تورانشا لە ناوچەی کوردی وەک حەسەن کێف پەروەردەکرا بوو، متمانەی کردبووە سەربازی کورد زیاتر لە باوکی. باوکی تورانشا یەکێکی سەربازی لە کۆیلەی تورک بە ناوی بەحریە دروست کردبوو. یەکەی بەحریە لە میسردا دەسەڵاتیان پەیدا کردبوو. لەبەرەوە پاش ماوەیەک لە گەیشتنی تورانشا بۆ میسر و وەرگرتنی شوێنەکەی باوکی، یەکێک لە ئەندامانی یەکە سەربازیە تورکەکە ئەویان لە ساڵی 1250دا کوشت و لە ئەنجامدا مەمالیک واتە تورکە کۆیلەکان حکومڕانی میسریان گرتە دەست. دوای ئەو ڕووداوە دەست بەجێ یەکەیەکی سەربازی کورد لە سووریا بە ناوی ئەلقەمەریە نامەیان بۆ ناسر یوسف نارد کە میری کوردی ئەیوبی حەلەب بوو. ئەوەش بە مەبەستی وەرگرتنی دەسەڵاتی حکومڕانی دیمەشق کە لە دوای کوشتنی تورانشا بێخاوەن مابووە. هەرکە گەیشت دەست بەجێکەوتە کارکردن و یەکەی مەملوکە تورکەکانی دەستگیر کرد و ئەو داهاتەی کە بۆیان دانرا بوو درا بە یەکەی سەربازی قەمەریەی کوردی. لە ئەنجامدا ناسر بوو بە حکومڕانێکی کوردی لە سووریا. ئەم نمونەیە ئاشکرای دەکات کە چۆن یەکەیەکی سەربازی کوردی بە شێوەیەکی سربەخۆ هەوڵیان داوە کاردانەوەیکی سیاسی سەربازیان هەبێت بۆ زامنکردن و هێشتنەوەی دەسەڵاتی حکومڕانی لە دەستی کووردا. بۆ جۆرە ڕەگەزی کوردی بنەماڵی سەلاحەدین فاکتەرێکی گرنگ بووە لە زامنکردنی پشتگیری میر و کەسایەتیە سەربازیەکانی کورد لە دەرەوەی خێزانەکەدا. تەنانەت
دوای چەندین ساڵ لە بەجێهێشتنی ئازەربایجان بنەماڵەکە پەیوەندیی باشیان لەگەڵ میرنشینی شەدادیە کوردەکاندا هەبووە کە لە نیشتیمانی بنەچەی ئەواندا لە ئازەربایجان حکومڕانیان دەکرد. شەڕی مسڵ نمونەی هەوڵی سەلاحەدین و کوردە بۆ وەرگرتنەوەی خاکەکان. سەلاحەدین زۆر سوور بوو لەسەر وەرگرتنەوەی مسڵ و ماوەیەکی زۆر بە شەڕ ویستی بیگرێت. لەوەدا هەردوو سەرکردەی کورد شێخ عیسای هەکاری و ئیمادەدینی هەکاری کە بە کوڕی مەشتوب دەناسرا هاوکار و پشتگیری بوون و دەیانوێت مسڵ لە تورک وەربگیرێتەوە. کوڕی مەشتوب کە ئەویش بنەچەی بۆ هەکاری دەگەڕایەوە، تورکە زەنگیەکان قەڵای باپیریان داگیر کردبوو. لەبەرەوە ئەو یەکێک لەوانە بوو کە سوور بوو لەسەر وەرگرتنەوەی مسڵ لە دەست تورکە زەنگیەکان. بە دڵنیایی کوردبوونی ئەم سەرکردانە کاریگەری لەسەر ئەو سووربوونە و هەوڵیان هەبووە بۆ وەرگرتنەوەی شارە کوردیەکە و ئەم بابەتە و سووربوونی ئەوان لەسەر گرتنەوەی مسڵ بووە بەمایی سەرنجی مێشونووسان کە بۆ ئەمسیانە هێندە لە هەوڵی وەرگرتنەوەی مسڵدا بوون. ڕووداوی تریش ئەو ڕاستیە دووپات دەکات. بۆ نمونە کاتێک کە کوڕی مەشتوب لە زیندانی خاچپەرستەکان بە ڕێکەوتن لەگەڵ سەلاحەدینی ئەیوبیدا بەردرا کە گەڕایە بۆ ناو ماڵ و منداڵی، کاتێک کە کوڕە هەرزەکارەکەی بەخۆشیەوە چوو بەرەو پیری، باوکی پێش هەموو شتێک کە بینی کوڕەکەی قژی تورکانەی هێشتۆتەوە گوچ ڕووی لێگرش کرد و گوتی نەرێتی کورد نییە قژ بۆ جۆرە بهێڵێتەوە. کوڕەکەی بۆ ڕازیکردنی باوکی گورت و قژی تاشی و شێوە تورکیەکەی گۆڕی. وەک سەرنجدرا هەستی کوردبوون لە زۆر لایانی ژیاندا دەکەوێتە ڕوو، لە شێعردا، لە کێبرچەی خاوەندارێتی فەرهەنگدا، لە گرتنەوەی قەڵادا، لە پاراستنی ئاینی کوردان و تەنانەت لە نەریتی قژداهێنانیشدا. ئەو هەستە لە ناوی کەسایەتیەکانیشدا دەکەوێتە ڕوو. زۆربەی کەسایەتیە کوردەکان لە سەردەمی ئیسلامدا نازناوی کوردیان وەک بەشێک لە ناوەکەیان دانابوو. ئەو نەریتە تایبەتیش نەبوو بە چینێکی جیاوات تایبەت، بەڵکو لە شوانێکەوە تامیرێکی بەچەسەڵات ئەو کاری کردووە. جگە لە هەموو ئەو شتانی کە ئاماژەمان پێکرد، کریسیانەکانی ڕۆژهەڵات پەرتووکیان زۆر لێبەجێ ماوە و دوو لەو سەرچاوانە زانیاری لەسەر کورد و تەنانەت کوردستانی بوونیش دەدا. یەکێکیان کە بە کرۆنیکلی مەتی ناسراوە و قەشێکی ئەرمەنی خەڵکی شاری ڕووها یان ئورفە بوو و ڕووداوەکانی ناوچەی خۆی ڕووها دەگێڕێتەوە. ئەو تێیدا ئاماژە بە سەرکردەیەکی سەربازی سەر بە میری گەورەی مەروانی نەسرەددەولە دەکات کە نامەیەک دەنێرێت و پەنای بۆ دەبات بۆ هاوکاری لە دژی خێڵە عەرەبەکان کە نزیکی 1000 ساڵ لەمەوبەر هاتبوونە ئەو ناوچانە و ئەو دەڵێت من و کوردستان هەمومان لە هەلومەرجێکی خراپداین. ئەم بەڵگەنامەیە لەلایەن کەسێکەوە نووسراوە کە لە ساڵی 1944دا کۆچی دوایی کردووە و باسی ڕووداوەکانی سەدەی 11 دەکات. بەڵام وتەکە نەک هەستی کورد بوونە، بەڵکو هەستی کوردستانی بوونێکی ڕوونە کە کەسێک نزیکی 1000 ساڵ لەمەوبەر دەرک بە مەترسی لەسەر خۆی و کوردستان دەکات. جگە لەو پەرتووکە لە پەرتووکی مایکلی سریاندا ئاماژە بە شەڕی گەورەی نێوان تورک و کورد دەکات لە ساڵی 1970دا. ئەو کورد بەمات ناو دەبات و ئاماژە بەوە دەکات کە لەو ساڵەدا کورد دەوڵەتەکەی لەدەستدا بوو لەبەرەوە خەریکی پەلاماردانی تورکەکان بوون کە مەبەستی لە دەوڵەتی مەروانیە کە یەکێک بوو لە دەوڵەتە بەهێزەکانی کورد. هەروەها باسی چەند شەڕێکی گەورە دەکات کە کوردان سوپایان کۆ کردوتەوە بەرامبەر بە تورک و هەزاران کەسی تێدا کوژراوە و کە چۆن چەند جارێک کوردەکان سوپایان لە دژی تورکەکان کۆ کردوتەوە دوای ئەوەی کە دەوڵەتەکەیان لەدەستداوە. ئەگەر هەستی کوردبوون نەبێت چی وای کردووە کە هەزاران جەنگاوەری کورد شەڕ لە دژی تورک بکەن؟ هەر نزیکی 5 ساڵ دوای ئەو شەڕە ئاکامەکانی لە نامەی میرێکی کوردی هەولێریدا دەردەکەوێت بە ناوی ئەبوو هیجای هەزەبانی کەوالی شاری قودس بوو. لە نامەکەدا کە لە ساڵی 1990دا بۆ سەلاحەدین ئەیوبی دەنێرێت دەڵێت کەسێک لە بنەماڵی خۆت بنێرە بۆ ئێرە بۆ ئەوەی کە هەمووان لە دەوری کۆبنەوە دەنا نەکورد متمانەی بە تورکە نەتورک بە کورد. ئەم نامەیە زیاتر لە 800 ساڵ لەمەوبەر لەلایەن میرێکی کوردەوە نووسراوە بۆ سەلاحەدین کە ڕێک سەربازەکانی دوو نەتەوە کورد و تورک دژی یەک بوون و بە ئاشکرا ئەو دژایەتیش لەسەر بناغەی ڕەگەز بووە نەک ئاین. کەواتە هەرچی ئەمڕۆ لەسەر ئەوە دەگوترێت کە گوایە کورد هەستی نەتەوەی نەبووە لە ڕابردوودا، ئەوە ڕوانگەی ئەمڕۆ و بناغی نیە.
هەستی کوردبوون بە نووسین هەزاران ساڵە لە ناو کووردا هەیە و دەیان سەرچاوە ئەو ڕاستیە دووپات دەکەنەوە کە ئەو هەستە لە ناو کووردا دەشێت دێرینترین بێت لە جیهاندا. بەشێکی گەورەی مێژووی خۆمان نەمانووسیوە، لەبەرەوە ڕوخسارێکمان بۆ دروست کراوە بۆ نەتەوەیەک بگونجێ کە هەمیشە هەوڵ بدرێت بەژێر دەستەیی بمێنێتەوە. هەر سوچێکی ئەو مێژووە دەگریت دەبینیت کە بەشێکی گەورەی لە ئێمە بزرکراوە و لە بری ئەو چیرۆکە ڕاستیە چیرۆکێکی درۆینەمان بۆ دروستکراوە بۆ ئەوی بڕوا بکەین کە ئێمە شوان و داما و بێشارستانیەت بووین لە مێژوودا. وەک لەم بەرنامەیەدا سەرنجرا زۆرینەی سەرچاوەکان دەڵێن هەستی کوردبوون لە ناو کووردا دیاردەیەکی نوێ و تەمەنی 300 ساڵێکە و تا ڕادێک ئێمە بڕوامان بەو بۆچوونە کردووە و لە هەزرماندا چەسپاوە. بەڵام کاتێک کە سەیری سەرچاوەکان دەکەین بۆمان دەردەکەوێت ئەو کاتەی ئەو هەستە لە ناو کووردا هەبووە زۆر نەتەوە لە جیهاندا هێشتا ناوی لە تۆماری مێژوودا نەبووە. بەرنامەی خۆناسین لە هەر ئەڵلقێکدا هەوڵ دەدات بەشێک لەو فەرهەنگ و مێژووە بزرە بە خۆمان و نەوەکانمان بناسێنێت، ئەوەش بە ئامانجی خۆناسین وەک ئەوەی کە هەبووین و هەین، بێ زیاد و بێکەم. تا بەرنامەی تر خواتان لەگەڵ.